کەم کەسمان هەیە پارچە ڤیدیۆیەکی ئەم دادوەرە میهرەبانەمان نەبینی بێت لە ئاستی نێودەوڵەتیدا بە میهرەبانترین دادوەر ناوبانگی دەرکرد. بەڵام ئێستا ئەو پێویستی بەو کەسانەیە کە هاوکاری کردوون و داوای دوعای خێریان لێ دەکات. فرانک دیکاپریۆ دادوەر و پارێزەرێکی ئەمریکیە لەم ساڵانەی دواییدا ناوبانگێکی جیهانی بەدەستهێناوە دوای ئەوەی ڤیدیۆکانی لە سۆشیال میدیا بڵاو بوونەتەوە کە زۆربەیان دادگایکردنی کۆچبەران و موسڵمانان بووە. ئەو لە دادگاییەکانیدا نەرمی و بەزەیی دەنوێنێت، تەنانەت هەندێک جار دادگایەکە دەگۆڕێت بۆ قسەی خۆش و نوکتەکردن لەگەڵ تۆمەتباراندا. بەهۆی هەڵوێستە مرۆییەکانیەوە نازناوی دادوەری میهرەبانی لێنراوە چونکە بەردەوام پشتگیری ستەم لێکراوان دەکات. بەڵام ئێستا ئەو زانیوێتی کە تووشی نەخۆشی شێرپەنجەی پەنکریاسی سەخت بووە و لە گرتە ڤیدیۆیەکیشدا داوای دوعای خێر دەکات کە لەم نەخۆشیە چاک ببێتەوە. ئەو گەشبینە بەوەی کە خوددا ڕێنمایی تیمە پزیشکیەکانی بکات بۆ دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆی ڕاشی گەیاند کە ئامادەیە و دەتوانێت بەرەنگاری شێرپەنجە ببێتەوە. لەبارەی دادگایکردنیەکانیەوە دەڵێت هەندێک کەس کە تاوانی هاتوچۆیان کردووە و هاتوونەتە بەردەمەم لە دادگا سەرسام بوون بۆ مامەڵەی کردومە لەگەڵیان و زۆر کەسی شەوڵیان داوە سوود لە میهرەبانیەکەم وەربگرن بەڵام بێ ئاکام بووە. مانگی یەکی ساڵی ڕابردوو دادوەر دیکاپریۆ خانەنشینبوونی خۆی لە بنکەی دادوەری ڕاگەیاند دوای 40 ساڵ لە خزمەتکردن کە تێیدا وەک سەرۆکی دادوەری دادگای شارەوانی و سەرۆکی دەستەی بەڕێوەبەرانی ڕۆد ئایلەند بە خوێندنی باڵا کاری کردووە.